يا الله يقين من هي بوعدي تو سيجعل الله بعد عسر يسرا. خوايا أم ملتي كردي مسلمانا جيرفاني بطالة بازاري كذا موچەی نەدراوەتێ. خوا فەرموود لە دوای گرانی ناڕەحەتی برسێتی بێ موچەی دەرگای خۆشیتان لێ دەکەمەوە. یا الله چاوەڕێی دەرگای خۆشی تۆین. خوا دەرگا بەس بە تۆ دەکرێتەوە دەرگایەکی خێر لەم میلەتی مسلمانە بکەیتەوە یا الله. خوا خۆت دەرگای ڕەحمەت لەم میلەتە مسلمانە بکەیتەوە یا الله. ماڵەکان گەرم و گوڕکەی جیرفانەکان گەرم و گوڕکەی. یا ربی خوا خۆت فەرمووتە لە دوای نەخۆشی شیفایە چاوەڕێی شیفای نەخۆشەکانمانین. خوا فەرمووتە لە دوای دڵتەنگی فەرەحیە. خوا ئەوەی مشکیلە و دڵتەنگی هەیە فەرەحی بخێ دڵدیەوە. یا ربی خوا ئەوەی گرفتارە ڕزگاری کەی، ئەوەی زیندانیە دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیتەوە. خوایە کوڕ کچەکانمان بە ئاواتی دڵی خۆیان بگەن و بە ماڵ و حاڵی خۆیان شاد بن. ئەولادمان صالح کەی یا الله ئەوەی نیەتی پێی عەتاکە و پێی ببەخشی یا ئەرحەم الراحمین. اللهم اغننا بحلالك عن حرامك وبطاعتك عن معصيتك وبفضلك عمن سواك برحمتك يا أرحم الراحمين. آمين آمين والحمد لله رب العالمين.